سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە کۆڵانی پیرێژنانم دەمانەوێت بزانین هۆکاری ناونانی کۆڵانی پیرێژنان بۆچیە گەڕێتەوە مێژوەکەی کەی بۆ هاوکات هۆکاری قەڵەباڕغی و جەنجاڵی ئەم شەقامە بۆچی دەگەڕێتەوە بۆ چوونی بەشێک لە فرۆشیارانی ئەم کۆڵانە وەردەگرین لەگەڵمان بێت. سەرەتا زۆر بەخێربێن ئێرە کۆڵانی پیرێژنان کە لە دوو ناوەکەیڕا لە مێژوەکەی کە کۆڵانێکی زۆر قەدیمە بۆیە بە کۆڵانی پیرێژنان ناسرا وەختی خۆ پیرێژنانی بە تەمەن کە ئەوانی بە تەمەنن لێرە ماستیان دادەنا ماست و هێلکەی خۆماڵی و گیای بهار و شتیوان دادەنان دامفرۆش بەڵام کە ئێستا مەسەڵەن پێشکەوتیە ئەو کۆڵانە پیرێژنە بەوە ناوبانگی دەرکردیە کە هەموو جۆرە مەوادێکی پێداویستی خەڵکی لێە مەسەڵەن قوماشی بگرە میوەی لێیە بۆنی لێیە پێلاوی لێیە ینی شوشەواتی لێیە بەوە ناسراوە کە زۆر هەرزانە کۆڵانێکی زۆر باشە دەتوانن بڵێن بووتە کەلتورێک بۆ ئیدارەی سەربەخۆی سووران لە هەموو شارەکانی کوردستان هەتا دەرەوەش باوەڕکە بۆ نەورۆزان لە وڵاتانی دەرەوەش سەردانی کۆڵانە پیرێژنان دەکەن لەبەر هەرزانی لەبەر ناوەکەی بووە داواکانی لێرە کە بەڕاستی گەراژێک لێرە دابین بکرێ بۆ سیارە کە خەڵک لە دەرەوە دێ مەجای ئەوەی نییە سیارێک خۆی ڕاگریتن پێداویستی خۆی بکریت و بچتن هەروەها خەدەمات کە خەدەماتی سەرەکیە مەسەڵەن ڕێگاوبان کە بەڕاستی زۆر بێسەروبەرە ئەو داواکاریشان هەیە داواکاری زۆر ینی سەرەکیتر و زۆر پێویست کە لانی پەیوەندیدار کە حەزمان لێە بۆمان جێبەجێکەن کرێ ئەو دوکانانەیە کە بەڕاستی کرێ لێرە هەر کەس و بە کەیفی خۆ تەعامل لەگە دوکاندارەکەی دەکات بۆ نمونە مەسەڵەن ئەوە قوماش فرۆشە ئەوە بۆم فرۆشەکەی بەندەیە ئەگەر سنوورێک هەبی حەدێک هەبی ڕێژەک هەبی کە ئەو کرێ دیاری کراوە بیت بەڕاستی ئەم دەتوانم زیاتر خەڵکی ڕاکێشم. تەقەم 20 ساڵ لە کۆڵانی پیرێژنە دوکانم هەیە پێشتر کۆڵانی پیرێژنا پیرێژنی ماسیان دەفرۆشت پێش 2000ەکان ماتا 2003 تقریبان لێرە مابوون بەس پاش 2003 سەبر کەم بوونەوە کۆڵانی پیرێژنای سەبر دوکانەکان گۆڕان لۆ جوانکاری و لۆ قماشی لۆ شتانە گۆڕاینە ئەم 20 ساڵ زیاترە تقریبان دوکانیشم هەیە ئێستا ژنێسکە 150 دوکان زۆری قماشە و کەمالەت شتی دامە. ئەو کۆڵانە وەختی خۆی تەرەفرۆشی زۆر لێبوو پیانەگوت کۆرانی تەرەفرۆشە ناوەشکەی هەبوو لەسەر فەرحی پیرێژن و شیوە ماست و شیوان زۆرە فرۆشت ئەنگۆ کۆرانی پیرێژنە لەبەر ئەوەی ناوەشکەشی هەبوو هەرچەندە ئەو ناوە کەمتر بوو ئەنگۆ کۆرانی ئۆمەرە دی کۆڵانەکە بەو ناوەی مەشهورە ئێستا حالیەن کۆڵانی پیرێژنان مەسهورە بەس گونا ئەو ناوای لێ حەقوی ناوی لێ کۆڵانی جوانەژنە لەبەرستی پیرێژنەشی نابینم هەر جوانەژنە لێرانە ئەو کۆڵانە تقریبان چواریانەکە لۆ منتیقەی لایسی دەکەن لە تا مێرگە سۆرە لەبەرەوەی ئەو فلکەی لە پێشمان نێزیکە لێرهانە لە لای ڕوانزێ دێن لای چۆمانێ دێن ئێرهانە جێکی بەرپێیە ناتوانن وەکو پێویست هەیە منداڵی دەگەدا ئەوێ لە جادەی لە خوارێ بسۆڕێتەوە ئەو قەڵەباڵغی دروستکە دێت ئێرهانە بە ئیسراعەتی خۆی بازاری خۆکە هۆکارش کەشی ئەوەیە ئەشیای ئەو کۆڵانەی زۆر فەرقە لەگەر جێیان لەگەر خوارێ ئەنی زۆر هەرزانترە ئەو کۆڵانە ئەگە برێم خەڵک لە خارجەوە دێن لە ئێرهانەش خەڵکی لا بەلالتست یعنی لە شارەکانی دیکە یعنی ئەگە نێنە کۆرانی پیرێژناوازان نەهاتینە بازاری قەزای سۆرە داواکاریم ئەوەیە ئەو کۆرانە کۆرانێکی بەرچاوە خەڵکەشی زۆر سەردانی لێ ئەکاتن جێ ئەو زەباڵانە شتێکی جوانی لێ دروست بکرێتن منزەڕەجا ئەنگۆ ئەوە شارەوانی ئەزانی دەخۆت پێویستە شتێکی ئەوهابی ئێستا دایم لێرە سیارە ڕائەوەستن خەڵکەشی زۆر احتیمالە تووشی غەڕامەی بێتن یعنی ئەگەر بێت و ئەو شتە لێرە دروست بکرێت هەم منزەڕی ئەو کۆڵانەی و بازاری سۆران یعنی شتێکی ڕاقی دەرەچیت هەم یعنی خەڵکی زەرمەند نابێتن. ئەمە بینیتان ڕابۆچوونی بەشێک لە خاوەن دوکانەکانی کۆڵانی پیرێژنان بوو لە سەنتەری قەزای ناوەندی سۆران فرۆشگەکان پێیان وایە کە هۆکاری ناونانی بە کۆڵانی پیرێژنان بۆ دەگەڕێتەوە کە لە سەرەتای کۆڵانەکە پێشتر بەشێکی زۆر لە پیرێژنان ماستیان لێ فرۆشتووە هاوکات بەهۆی ئەوەی کە کۆڵانەکە بە شێوەیەکی بەرچاو قەڵەباڵغی و جەنجاڵی پێوە دیارە هۆکارەکان بۆ گەڕاندۆتەوە کە تەواوی کەلۆپەلەکانی ناوماڵی لێدەست دەکەوێت و هاوکات هەرزانی نرخی شوای کردووە
کە لە زۆربەی قەزاکانی ئیدارەی سربەخۆی سۆران ڕوو لەم کۆڵانە بکەن و ئاماژەیان بەوەدا بەشێک لە فرۆشگەکان کە داواکارن لە حکوومەت ئاوڕێکی جددی لەم کۆڵانە بداتەوە بەو پێیەی کۆڵانەکە لە سنتەری شار نزیکە و سیمایەکی جوانی بە ئیدارەی سربەخۆی سۆران بەخشیوە و بە دروستکردن و دانان و ڕێخستنەوەی شەقامەکەش سیمایەکی جوانتر بە شار دەبەخشێت. پشتیوان کەریم زاری کرمانجی قەزای ناوەندی سۆران.